محمد عمارة قسيكي زور جواني هي أفرمي أم أمتي بيغمبري خوا صلى الله عليه وآله وسلم أمتي عقلة محمد المصطفى عليه الصلاة والسلام بيأوتي بيغمبري عقل بزان خوات شو معجزيكي دابا مزاتة قورة آيا وكو بيغمبراني تر عليهم الصلاة والسلام معجزيكي دايك كعقل بوستي آتو سير كان معجزة إبراهيم عليه السلام آقر سوتين أنا بهمو ما نايك عقل بەڵام خوا جەل جەلاوەهو لەبەرەوەی دەسەڵاتی خۆیەتی بسووتێنێ نەسووتێنێ بڕیار ئەدای ئاگر مەسووتێنە کە عەقڵی ئینسان تیایە ئەوەستێ دارێک بەدەست موساوە عەلەیهی السەلام ئەبێتە مارێکی حەقیقی و هەژدیهایەکی حەقیقی عەقڵ ئەوەستێ کار ناکا لێرە بەڵام ئومەتی عەقڵ قورئانی بۆ ناردن هەتاوەکو لە قورئان پێ بفکرن ئەگەر ئەم ئومەتە هیچ گەورەی و فەزلێکی نەیەوە باسی عەقڵ قورئان نەبێ بەس